سەرەتا بە ناوی خۆی بەخشندۆ میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست پێ خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بینەوە. ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان لە دوو بڕگە خۆی دەبینێتەوە. بڕگەی یەکەمی تایبەتە بە داری میوەی چوالە یا بامیە چوالە. تەمان ئەم دارە کە باسی لێ ئەەکەین یەکێکە لەو دارانەی کە لە ناوچەکە بە شێوازێکی بەرچاو هەیە و ئەچێنرێ بە تایبەتی لە ناوچە دێمەکارەکاندا ئەو شوێنانەی کە ڕێژەی بارانبارینی لەسەر و 400 ملی باران دەبارێ. بەگشتی یەکێکە لەو ڕۆکانەی کە ناسراوە بە ڕۆکەکانی دەریای سپی ناوەڕاستکە کەش و هەوایەکی زستانان نە زۆر سارد و هاوینانیش نە زۆر گەرمی هەیە. لەبەرەوەی کە ئەگەر کەش و هەواکە زیاد لە بەدەر سار بێ کاریگەری هەیە بۆ سەر ڕۆکەکە بە هەمان شێوە ئەگەر لە هاوینیشا زۆر گەرم بێ بە هەمان شێوە کاریگەری هەیە بە تایبەتی بۆ پوکانەوە و پڕی بەرەکەی. تەمان ڕۆکی چوالە یەکێکە لەو ڕۆکانەی کە زوو گوڵەکە هەر لەبەر ئەوەش بووتمان لە کاتێکە ئەگەر ویستت دەرمانی زستانی بکەی ئەبێ زوو دەرمانی بکەیت چونکە یەکێکە لەو ڕۆکانەی زوو گوڵەکە. بۆچی زوو گوڵەکە؟ چونکە سووری متبوونی زستانەی گۆبکە گوڵیەکانی زۆر کورتە لە 250 یا لە 300 سەعاتەوە بۆ 500 سەعاتەکە ئەمیش ڕێژەیەکی زۆر نییە. کاتێک کە ئەم فترەی تێپەڕان ئەو مەبەستیش لەوە ئەوەیە ئەو ڕۆژانەی کە پلەی گەرما لە خوار حوت پلەی سەدیەوە بێ، یعنی 350 ڕۆژ تا 500 ڕۆژی ئەوێ لەو ڕۆژانەی کە پلەی گەرما لە خوار حوت پلەی سەدیەوە هەبێ کە ئەم فترەی تێپەڕان هەر کەش و هەوا گونجاو بوو ئەو یەکسەر گۆبکەکانی یەکرێتەوە. مەسەن بۆ نمونە ئێستا مانگی یەکە ئەگەر ببینین لەناو ئەم چوالانە هەندێکیان گوڵی کردو و گوڵەکەشی تەواو کراوەتەوە کە ئەمەش وای لێ ئەکا ڕۆکی چوالە یا درەختی چوالە تووشی چەند حاڵەتێک بێتەوە لەم وەختانە. یەکەمیان زۆر جار لەم وەختانە پلەی گەرماکەدا ئەبەزێ شیا شەپۆلێکی سارد کەیت گوڵەکانی لە ناو ئەبا بەرەکەی تیا ئەچێ و بەرهەمی نابێن. و یان زۆر جارجاری وا هەیە بارانێکی زۆر ئەبارێ لەم فترە تەمەن زستانە و باران ئەبارێ بارانێکی زۆر ئەبارێ ئەبێتە هۆی داشۆران و گەنینی گوڵەکانی دیسان هەم بەرناگرێ. حاڵەتی سێهەمیشی زۆر جار لەم فترانە بە تایبەتی لەم چەند ڕۆژەی پێشوا بینیمان خۆڵبارینێک دروست بوو. ئەم خۆڵبارینە زیاتر گوڵەکان ئەگرێ ڕێ لە پیتاندنی گوڵەکان ئەگرێ و ئەبێتە هۆی لە پیتاندنی گوڵەکان کە ئەمە لەم حاڵەتانە لە هەرسێ حاڵەتەکە ئەبێتە هۆی کەمی بەری چوالە. هەرچەندە چوالە خۆی بە تەبیعەت یەکێکە لەو ڕۆکانەی کە ساڵبێری ئەکا هەندێک ساڵ بەری هەیە و هەندێک ساڵیش بەری نییە. ئەمە سروشتی ڕۆکەکە خۆی وایە بەنسبەتی ئەو زەویانەی کە تایبەتمەندە بۆ چوالە زیاتر لەبەرەوەی کە لە ڕۆکە ناوبەردینەکانە کە قۆخ و قەیسی و چوالە و ئەمانە ئەگرێتەوە زیاتر ئەو زەویانەیان پێ باشە کە ئاو زیاتر سەرفکان نەک ئەو زەویانەی کە ئاو ئەگرێتە خۆی. چونکە لەو زەویانە کە چاندت ئاستی ئاوی تیا بەرز بوو یا زۆنگاو بوو یا ڕێژەی قوڕی زۆر بوو ئەمە کاریگەری هەیە بۆ سەر ڕێگەکەی و نەتیجە وای لێ ئەکا ئەیگەنێنێت و وشکی ئەکا. ئەمە سەبارەت بە ئەو کەش و هەوایی کە گونجاوە بۆ ڕۆکی چوالە لەگەڵ ئەو جۆرە زەویانەی کە باشترین زەویە بۆی. ڕۆکی چوالە هەروەکو ڕۆکەکانی تر دووچاری هەندێک نەخۆشی ئەبێتەوە بە تایبەتی لەم منتیقەی ئێمە لە ناوچەی کوردستانە بەگشتی بە تایبەتی منتیقەی شارباژێڕیش لە بەرزنجەوە بۆ منتیقەی چوارتا و ماوەت و ئەمانە کە زۆر جار بایەخێکی زۆر بە ڕۆکی چوالە ئەن بە تایبەتی لە منتەقە دێمەکانە لەو شوێنانەی کە ڕێژەی بارانبارین زیاتر لە 400 ملیمەوە هەیە زۆر بایەخی پێ ئەدەن.
داری چوالە وەکو زۆربەی دارەکانی تر هەندێک نەخۆشی تووشە بێ اینجا بەشێک لەو نەخۆشیانە کەڕووی بێ یا بەکتری بێ یا حەشەری بێ مێرووی بێ زیاتر ئەو نەخۆشیانەی کە بەرچاون لەم ناوچانە ئەبێنن یەکێ لەوانە نەخۆشی کە تیرە دەردانە کە تیرە دەردان زیاتر نەخۆشیەکی بەکتریە کە دووچاری ڕۆکەکە ئەبێ بە تایبەتی لەو شوێنانەیە کە برینار ئەبێ ئەمە لە زستانە وەکو وەستان ئەوەستێ بەڵام لە بەهارە چالاک ئەبێتەوە لەبەر گونجانی کەشوهەوا بەهۆی جۆرە بەکتریایەکەوە کە لە شوێنە برینەکانە دروست ئەبێ کەتیرەیەکی بۆ ناخۆش دەرئەکا کە ئەم وای لێ ئەکا ئەم کەتیرەیە منتیقەکە ڕەش ئەبێتەوە و بەرەبەرە ئەو ناوچەیە ڕق ئەبێت و ئاوە خۆرەی ڕۆکەکە وشگە بێ نایەڵێ خۆراک لە خوارەوە بۆ سەرەوە یا لەسەرەوە بۆ خوارەوە بێت ڕۆکەکە وشکەکە تەمان ئەمەش چاری ئەوەیە خزمەتکردنی ڕۆکەکە بە شێوەیەکی ڕێکوپێک و جوان خزمەتی بکەی و بیکێڵیت و دوای ئەوە هەوڵ بدەی زۆر جار باس لەوە ئەکرێ وەکو شێوازە گەرمکردن بە گڕێک گەرمیکەی بەڵام زۆر نا ئەویش بۆ ماوەی چەند سانەیەک بۆی تۆزی ڕەش بێتەوە ئەو بەکتریایە لە ناوبەرێ لەگەڵ بەکارهێنانی جۆرە سنفێکی مقاوم ینی مقاومەتی ئەو جۆرە بەکتریایە بکە یەکێکی تر لە نەخۆشیەکان کە تووشیە بێ نەخۆشی مێروویەکانە زیاتر دوو جۆر مێروو هەیە کە تووشی نەخۆشی چوالە هەبێ و لەم ناوچانە زۆرە قسمێکیان قەدەسمەکانن ئەو قەدەسمانەی جۆرە قالۆنچەیەکی ڕەشی درێژە کە پشتی ملی خاڵی سپی یا کونج زۆر بە ئاشکرا ئەناسرێتەوە زۆر بە ڕێکوپێکی ئەناسرێتەوە ئەمە زیاتر لە مانگی چوارە دەرەکەوێ ئەم قالۆنچەیە دوای ئەوەی کە نێرومێکەی جوو دەبێ گەرا دائەنێت و گەراکە لە نزیکی قەدی یا ڕەگی یا تاجی درەختەکەەوە گەراکان دائەنێ گەراکە ئەتروکێ و ئەچێتە ناو قەدەکەیەوە و کرمۆڵی ئەکات و بەرەبەرە وشگە بێ بۆیە باشتر وایە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە دەوروبەری ڕۆکەکە چاک بکێڵێت بۆ لە ناوبردنی گەراکان یا دیاریکردنی ئەو کاتەی کە مێرووەتەواوەکە دەرئەچێ ئەو وەختە دەرمانێکی بکەی وەکو باسمان کرد مێرووەکە بە ئاشکرا و زۆر بەڕوونی دیارە بەسەر ڕۆکەکەەوە کە دەرەکەوێن نەخۆشیەکی تریش ئەم مێروویەکی تریش کە تووشی چوالە ئەبێ زۆر بە بەرچاوڕوونی لەسەر ڕۆکەکە ئەیبینی ئەمە بەرەکەی بەسەر ڕۆکەکەەوە ئەمێنێتەوە بۆ ماوەی زستان تووشی کە ڕوو ئەبێ ئەمەش هۆکارەکەی جۆرە زەردەواڵەیەکی بچووکی ڕەشە چزوێکی هەیە لە وەختێکە کە چوالەکە هەڵی ئەپێچێ ئەو زەردەواڵەیە گەراکە دائەنێ گەراکە کە تروکە لەسەر ناوکی چوالەکە ئەژی خۆراگەخوا هەتاکو و تەواو ئەبێت ناوکەکەی دوایی ئەمێنێتەوە هەتاکو بەهار باشترین چارەسەر بۆ ئەمەش ئەوەیە کۆک بەتایبەتی لەم وەرزە زیاتر ئێمە مەبەستمانەوە بوو کە لەم وەرزە بەرەکان کۆکەیتەوە و بیسووتێنی بۆ لە ناوبردنی زەردەواڵەکە ئەویش بە هەموو براجوتیارەکان هەمویان پێکەوە ئەم کارە ئەنجام بن ماوەتەوە سەر ئەوەی کە باسی بکەین کە ئەبوو لە سەرەتاوە باسمان کردایە کە چوالە بە گشتی دوو جۆری هەیە جۆرێکیان شیرینە جۆرێکیشیان تاڵە هۆکە ئەمانە جۆرە شیرینەکانیان زۆر سوودمەندن بۆ ئینسان کە بۆ مادەی چەوری تایە مادەی پرۆتینی تایە مادەی کاربۆهیدراتی تایە کانزاکانی زۆر تایە ڤیتامیناتی تایە بۆ لەشی ئینسان زۆر سوودمەندە بەڵام جۆرە تاڵەکەیان کە زیاتر بەکارهێنرێ لەبەر زەیتەکەی لێ دەرهێنرێ بەڵام ئەبێ پێش ئەوەی زەیتەکەی لێ دەربێنرێ مادەیەکی سامی تایە پێ ئەوترێت ترشی هایدرۆ سیانیک کە ئەمە ترشێکی سامە ئەبێ ئەو ترشەی لە ناوە دەربێنێ لا بچێ اینجا بەکاری بێنی کە زیاتریش بەکارهێنانەکەی لە دروستکردنی سابوون و لە موادی جوانکاری و لە موادی سەیدەلانیا بەکارێ ئەمە جۆرە تاڵەکەی.
تەمان ئەمە یەکێکە لەو نەخۆشیانەی کە باسمان کرد نەخۆشی کەتیرە دەردانە ئەمە کەتیرەکەی دەرداوە سەیرەکەی منتیقەکە قاوەیی و ڕەش بووەتەوە ئەمە بەرە وای لێ ئەکا مان ئەچێتە ناوەوە ئەم منتیقەیە ڕقەکات و ئاوە خۆرەکەی کە خۆراک لە خوارەوە بۆ سەرەوە و لەسەرەوە بۆ خوارەوە ئێنێ ئەو منتیقەیە وشکە کاتەوە و لە کاری خات و بەرەبەرە ڕووەکەکە وشکە بێ ئەمەیان نەخۆشی تەسەموغی پێ ئەوترێ ماوەتەوە سەر ئەوەی کە باس لە بڵێن هەڵگرتنی یا بڵێن هەڵگرتنی بەری چوالە بکەین تەمان چوالە هەروەکو وتمان بە دوو شێواز ئەخورێ بە شێوازی یەکەمی بە شێوەی فەریکەیی بە شێوەی فەریکەیی پێش ئەوەی کە توێکڵەکەی دەرەوەی ڕق بێ ناسکە لە بەهارانە بە شێوەی فەریکەیی ئەخورێ چونکە لە ڕاستیا چوالە سێ توێکڵی هەیە توێکڵێکیان ئەم توێکڵە ڕقەی ئەم توێکڵەکەی دەرەوەیە دوای ئەوەی کە پێ ئەگا شەقەبات و ئەکەوێتە خوارەوە توێکڵی دووەمی ئەم توێکڵە ڕقەیە کە ئەمەش ئەشکێنی لە ناوەوە ناوکەکەی تایە ئەویش بە توێکڵێکی باریک داپۆشراوە ئەمە لە مانگی هەشتا دوای بەدەر لەوەی کە بە فەریکەیی ئەخورێ دوای ئەوەی کە ئەوەی تری ئەمێنێتەوە لە مانگی هەشتا پێ ئەگات بە تەکاندن بە لەرینەوە بە تەکاندن هەڵی ئەوەرێنی و کۆ ئەکرێتەوە و دوایی ئامادە ئەخرێتە بەر هەتاو بۆەوەی چاک گوشک بێتەوە و ئەخرێتە بازارەوە. ماوەتەوە سەر ئەوەی بڵێن یەکێ لەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش بە چوالە ئەکرێ مەسلەی هەڵپاچینێتی لەبەرەوەی کە درەختی چوالە بڵێن قەبارەیەکی تایبەتی هەیە گەشەی زۆر فراوان و نییە تقریبەن 2 ساڵ جارێک هەڵپاچینی ئەوێ هەڵپاچینەکەشی بگەڕێ ئەو لەقانەی کە وشک بوون ئەو لەقانەی کە نەخۆش بوون ئەو لەقانەی کە تووشی شکانەوە بوون ئەوانە لابەیت و پاکیان کەیتەوە ئەناوەکو زۆربەی درەختەکانی تر پێویستی بەوە نییە هەموو ساڵێک هەڵی پاچی 2 ساڵ جارێک یا بە گوێرەی پێویست ئەمیش هەڵپاچینی ئەوێ. تەمان گوڵی ئەمە چوالە وەکو باسمان کرد یەکێکە لەو ڕووەکانەی کە زوو گوڵەکە باسیشمان کرد کە هۆکاری گوڵکردنەکەی ئەوەیە کە سووری متبوونی زستانەی گۆبکە کوڵیەکان کورتە 300 بۆ 500 سەعاتە ئەمە گوڵێکی کراوەیە کە لەم وەرزە مانگی یەکە ئێستا مانگی یەکە ئەوە تا گوڵەکە کراوەتەوە وەکو هەمە گوڵەکانی تر گوڵێکی تەواوە لە کاسەگەڵا پێکاتووە ئەمانەی دەرەوەیە لەگەڵ ئەم کۆپەرەگەڵا ئەم گەڵا ڕەنگا و ڕنگانەیە کە بە چوەردەوە زائیدەن ئەندامی نێرینەوە ئەندامی مینەکە ئەندامی نێرینەکەی پێکاتووە لەم دەزولانە لەگەڵ ئەو متوکە یا لەگەڵ ئەو پۆرگە کە بەسەریەوەیەتی کە گەردەگوڵەکەی تایە دوای ئەوەی کە پێ ئەگا ئەگرێتەوە ئەمەی ناوەوەشی هێلکەدانەکەیە ئەوەش هێلکەدانەکەیەتی کە پێ کاتووە لە هێلکەدان لەگەڵ قەڵەم لەگەڵ مەیسەم عادەتەن ئەو گەردەگوڵانە کە ئەکەوێتە سەر ئەو مەیسەمە ئەمان خۆیان تۆزێ زبرن ئەویش لنجاوێکی پێوەیە لنجا ئەگرێتە خۆی و دوای ئەوە گەشە ئەکا ئەوەشمان لەبیر نەچێ کە هەموو تۆیەک بریتە لە هێلکەیەکی پێگەیشتوو بەڵام هەموو هێلکەدانێک بەرێکی پێگەیشتووە هەموو تۆیەک هێلکەیەکی پێگەیشتووە بەڵام هەموو هێلکەدانێک بەرێکی پێگەیشتووە تەمەن زۆر جار هێنەکە باغدارەکان پێویستیان بە هەنگ هەیە بۆ پیتاندنی گوڵەکان کە باشترین یاریدەدەرە بۆ پیتاندنی
ئەم گوڵانە بۆ نمونە دۆنمەیەکت هەبێ پێویستیت بە کوورەیەکی هەنگەیە بۆ ئەوەی کردداری پیتانەکەت بۆ ئەنجام بدات بە شێوەیەکی ڕێکوپێک کە گەردەگوڵەکان لە ڕێگەی گواستنەوەی یا فرینی هەنگەکە لەم گوڵەوە بۆ ئەو گوڵ بە قاچیەوە ئاڵێت و گوڵەکان پیتاندن تایە ڕوو ئەدات. باشترین ڕێگەش بۆ ئەوە وایە چوالە دیارە بەشێکی زۆری پیتاندنەکەی خۆی نییە، زاتی نییە، تێکەڵاوە تەلقیحی خەڵتیە، بۆیە پێویستمان بە هەنگ هەیە بۆ پیتاندن. باز لە ئامادەکاریەکانەکەین بۆ ئەو بەرهەمانەی کە لەم وەرزەتا واتە لە مانگی دوا ئەچێنرێ کە بەرهەمەکانی زیاتر بریتین لە گەرمەشامی لە نۆک بە جۆرەکانیەوە تەمەن نۆکە حۆلە، ئەم نۆکە تورکیە کە تۆزێ لەو گەورەترە، نۆکە زەردە لەگەڵ نۆکە ڕەشە و هەروەها گوڵە بەڕۆژە کە ئەمانە لە مانگی دوا ئەچێنرێن بە تایبەتی لە کۆتایی چلا کە سەرما نامێنێ مەترسی هاتنی شەپۆلی سەرمانیە لەو وەرزە ئەچێنرێن. زیاتر بە نسبەتی نۆکەوە بۆ دوو مەبەست بەکارێ ئەگەر بتەوێ بۆ فەریکەیی بەکاری بێنی ئەوە لە دوای 3 مانگ بۆ 3 مانگ و نیو تۆ نۆکەکەت پێگەیشتۆ بە فەریکەیی ئەیخەیتە بازارەوە. بەڵام ئەگەر مەبەستت نۆکەکە خۆی بێ پاش ئەوەی کە پێ ئەگات و وشەکە بێتەوە لە 4 مانگ بۆ 4 مانگ و نیو پێ ئەگات و ئەکوێتە بازارەوە دوای ئەوەی کە دەستکەنە یا دروێنە ئەکرێ. زیاتر نۆکەکان 3 جۆرن، نۆکە حۆلە هەیە یا نۆکی تورکی لەگەڵ نۆکی سپی، نۆکی زرد و نۆکی ڕەش. نۆکە زەردەکە و نۆکە ڕەشەکە ئەمانە زیاتر بۆ لەتکە نۆک بەکارێنرێ، لە بەراویشە ئەچێنرێ. بەڵام نۆک جۆرەکانی تری نۆک لە دێما ئەچێنرێ بە تایبەتی لەو شوێنانەی کە لە زستانە ڕێژەی بارانبارین لە 400 ملیم بۆ سەرەوەیە لە کۆتایی مانگی دووشە هەتاکو سەرەتای مانگی 3 دەزەکەی بە چاندنی. بەڵام بە نسبەتی گوڵە بەڕۆژەوە زیاتر ئەو گوڵە بەڕۆژانەی کە لە بازارە هەیە 3 جۆر گوڵە بەڕۆژەیە. گوڵە بەڕۆژەی خۆمانە کە ئەم جۆرەیانە ئەمە ڕێژەی زەیتی، ڕێژەی چەوری نزیکەی 25 تاسی ڕێژەیەکی کەمە زیاتر بۆ چەرەسا پشتیوا بەکارێنرێ. بەڵام دوو جۆری تر گوڵە بەڕۆژە هەیە، جۆرێکیان پێوترێ پیرۆدفک، ئەوی تریشیان پێوترێ ریکۆرد کە ئەمانە هەردووکیان ڕەشن ئەسڵی بولغارین، ڕێژەیەکی چاک زەیتیان تایە تقریبن ئەکاتە 40 هەتاکو 50 کە زیاتر ئەمە ئەچێنرێ بۆ کارگەکان بەکارێت. وەکو باسمان کرد ئەو بەروبوومە کێڵگەیانەی کە لە مانگی دووە وەرزی چاندنیانە و ئامادەکاریان بۆ ئەەکەی بریتیە لە گەرمەشامی و کە نۆک و گوڵە بەڕۆژە و هەتا پەتاتەش کە لەم منتیقەیە یان لەم ناوچەیە ئەچێنرێ. تەمان تۆ کە باسی لێەکەی باز لە ئامادەکاریەکانەکەی لە سەرەتای چاندنەوە هەتاکو بەرهەمهێنانی. بۆ نمونە یەکەم جار تۆ ئەبێ ئەو ئەرزەی کە ئەتەوێ بیکەی بە گوڵە بەڕۆژە بێ یا نۆک بێ یا گەرمەشامی بێ ئەبێ لە پاییزە یا زستانە کێڵێکی بکەی لەبەرەوەی کە دوای پەڵەدان لەبەرەوەی کە زوربەی ئەو ڕۆکە وەرزیانەی کە تیا ئەڕوێ لە ناو بچن زایدەن شیکردنەوەی ئەرزەکە بۆ ئەوەی کە باش باران هەڵمژێ لەگەڵ لە ناوبردنی زۆربەی گەرای مێرووەکان کە لە وەرزی پێشووە مێرووە تەواوەکە لە ناو ئەرزەکە گەراکەی داکردووە. اینجا دوای ئەوەی کە جاری یەکەم کێڵات پێش ئەوەی کە دەست بکەیت بە چاندنی تۆوەکە جارێکی تریش ئەیکێڵیتەوە
بۆ ئەوەی ئەو بەرز و نزمیەی کە تایەتی ئەو چاڵ و چۆڵەی کە تایەتی تقریبن ڕێک بکوێ یا بە حادلەیەک ئەرزەکە ڕێک بکەیت چاک تەختیکەی بە تایبەتی مەسەرەن بۆ نۆک کە بتەوێ بە دەڕاستە بیتویتەوە ئەم سنفە تازانەی کە ئێستا لە ڕووی درێژیەوە ڕۆکەکە درێژە ئەتوانی کۆمباینی بۆ بەکاربێنی بە مەرجێک کە ئەرزەکە بەردی تیان نەبێ و ئەو تەبەلەکەی یا چەقۆکەی پێشەوەی تەواو نزم بکاتەوە. دوای ئەوەی کە ئەرزەکە تەخت کرد و کێڵات ڕێک و پێک کرد دەزەکەی بە چاندنی شێوازی چاندنەکەشی ئەرزەکە بانە ئەدەی بەش بانە مەبەسمان لە بانەدانی ئەرزەکە بەشی ئەەکەی بۆ ئەوەی هیچ بەشێکی نەبوێری ئەو سادەزەکەی بە تۆ وەشانەکە بڕی تۆوی بەکارهێنراویش بۆ دۆنمێک لە نۆکە نزیکەی 20 کیلۆ تقریبا 20 کیلۆ بەکارهێنی بۆ دۆنمێک لە بنەتۆ و بەرهەمەکەشی لە کۆتاییە لە 350 هەتاکو 500 کیلۆشی تێدا ئەبێ بە گوێرەی جۆر و بڕی تۆوەکە. ئینجا کاتێک کە دەست ئەەکەی بە تۆدان تۆوەکە لە بەرەڵبێنێکە دا ئەنیت و لەوێنەکە دوای ئەوە بەدەست تەمەەن ئەم شێوازەی کە ئێمە بەکارێنن شێوازێکی کۆنی تەقلیدیە کۆمباینی بۆ بەکار نایە بەدەست بەنووکی پەنجە نەک بۆکو گەنم بە بڵاوی کەیتەوە بەنووکی پەنجە لەبەرەوەی کە زۆر پڕ دەرنەچێت دەزەکەی بە وەشانی دوای بۆ نمونە ئێستا ئەم ئەرزە کێڵراوە بانەش دراوە ئەو سابانەکان تۆ لەم سەر و ئەو سەرەوە دەزەکەی بەچاندنی بەو شێوەیە ئەڕۆیت و بڵاوی ئەەکەیتەوە لەبەرەوەی کە زۆر پڕ دەرنەچێت بڵاوی ئەەکەیتەوە بە گوێرەی بانەکان لەبەرەوەی کە لێت تێک نەچێت هیچ شوێنێکیش نەبوێری. ئەمە سەبارەت بە چاندنی بۆ ئەمیش و بۆ گوڵە بە ڕۆژەش بە هەمان شێوە بەڵام گوڵە بە ڕۆژە تقریبن نزیکەی 4 تا 6 کیلۆ بەکارێنی بۆ دۆنمێک ئەو لەبەرەوەی کە تۆزێ بڵێن ورترە تۆوەکەی ڕێژەیەکی کەمتر بەکارێنی بۆ اینجا دوای ئەوەی کە تۆوەکەمان کردوای ئەوەی کە تۆوەکە کرا ئەبێ ئەو خزمەت گوزارانەی تریش کە پێویستە بۆ ڕۆکەکە پێویستە بۆ ڕۆکە خزمە ئەوانیش بکەیت مەسەر بۆ نمونە ئەبێ بژاری بکەیت ئەبێ هەرچەند خۆی بە تایبەتی نۆک لە سنفی پاقلەمەنیەکانە ئەم پاقلەمەنیانەش سروشتیان وایە بەکتریای لە ڕێگەکەیە گرێبەکتریای نایترۆژینی هەیە کە نایترۆژینی هەوا جێگیرە کات و ئەرزەکە بەپی دەکا وای لێ ئەکارڕۆکەکەش خۆی بەقوت بێ بەڵام لەگەڵ ئەوەشە لە زۆربەی شوێنان هەر پەینی بۆ بەکارێنن زیاتر لەم ناوچەیە دووسێ نەخۆشی هەیە کە ڕوبەڕووی نۆک دەبێتەوە. یەکێ لەو نەخۆشیانە نەخۆشیەکی کەڕوویە کە تووشی گەڵاکە و تووشی قەدەکەش و حتا کەلوەکانی ژەبێ پەڵەپەڵە کە نەخۆشیەکی کەڕوویە تووشێ بێ کە ئەویش چارەسەر ئەکرێت پێوترێ سکلۆرۆشیا کە ئەویش چارەسەر ئەکرێ بە بەکارهێنانی تەرزی مقاوم کە مقاومەتی نەخۆشیەکەی هەبێ یا دووبارە نەچاندنەوەی ئەرزەکە بۆ ساڵی ئایندە بەنۆک یا بەکارهێنانی دەرمانێکی کەڕووی ئەگەر هەر چارەسەری نەبوو. تەمان بە هەمان شێوە بە نسبەتی گوڵە بە ڕۆژەوە یەکێکە لەو بەرهەمانەی کە لە مانگی دووە ئەچێنرێ زۆربەی جوتیارەکان ئێستا بە تەمان لە 8 دەی 2 تا 15 دەست بکەن بە چاندنی گوڵە بە ڕۆژە لەم ناوچەیە بە هەمان شێوەی نۆک ئەمیش بە هەمان شێوە تۆ هەر سەر پایزە یا چلەکێڵێکی زستانە ئەرزەکەی بۆ ئەکێڵی ڕێکوپێک دوای ئەوەی کە پەڵە ئاات و زۆربەی ڕۆکە وەرزیەکان ئەڕوێت بە هەمان شێوە ئەمیش ئەکێڵێت و هەتاکو نزیکی مانگی دوو لە مانگی دووە جارێکی کە ئەرزەکە ئەکێڵیتەوە بە مەرجێک ستونی بێ یا عمودی بێ لەسەر کێڵانی یەکەم بۆی ئەرزەکە ڕێکوپێک تەخت بێ و چاڵوچۆڵی تیا نمێنێ بە هەمان شێوە گوڵە بە ڕۆژە لەبەرەوە یەکێکە لەو ڕوەکانەی
کە ڕێگەکەی مێخیە ئەچێتە خوارەوە لەوانەیە بە پێچەوانەی نۆکەوە بە پێچەوانەی نۆکەوە نۆک لەبەرەوەی کە ڕێگەکەی گرێ بەکتیری تایە ئەرزەکە بەپی دەکا بەڵام ئەم بە پێچەوانەوە خۆراک لە ناو ئەرزەکە کەم ئەکاتەوە بە بەروبوومێکی مجهد یا مەسرفکەری خۆراکی زەوی دائەنرێت تەمان زیاتر ئەو سنفانش کە ئەچێنرێ و مەرغوبن لای جوتیارەکان ئەمانەی کە یەک سەلکیان هەبێ نەک ئەوانەی کە لە بنی گەڵاکانەوە وەج لێن و وەچەکانیش دیسان گوڵ دەرەکەن ئەوانیان زۆر مەرغوب نین ئەمان زیاتر ئەو سنفانەیان مەرغوبن کە یەک سەلکی هەبێ و یەک بڕبێ لقی زۆری لێن نەبوو بێتەوە بۆ مەسلەی پێگەیشتنیشی لە پێگەیشتنیە کاتێک کە پێئەگا بە ئاسانی مەسەن دوای ئەوەی کە ناو سەرکەکان تەماشا ئەەکەی هەمووی دەنکی تایە و دەنکەکانیش پڕ بوونەتەوە و خەریکە ڕقە بن و گەڵاکە و سەرکە خۆی بەرەبەرە بەرەو زەربوون ئەڕوا ئەو سادەزەکەی بە یا کۆمباینی بۆ بەکارێنی یا بە چەقۆ ئەیبڕی بە هەمان شێوەی ڕۆکەکانی تیژ گوڵە بەڕۆژە هەندێ نەخۆشی توژە بێ بە تایبەتی سەلکە گەنین یا هەندێ نەخۆشی کە تووشی گەڵاکانی ئەبێت کە وای لێ ئەکا زۆربەی گەڵاکانی تیا بچێت و دیارە گەڵاش سەرچاوی دروستکردنی خۆراکە بۆ ڕۆک کە کاریگەری ئەبێ لەسەر ڕوان و گەشەکردنی ڕۆکەکە.